إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهەمتا بۆ کردگاری مەزن و داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوەی مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالى عليه وسلم. خۆشەویستانم کە ئینسانی مسلمان لە خزمەت قورئانە ئەوەستێت، رب العالمین لە یەکێک لە ئاەتە پیرۆزەکانە ئەفەرمێ ولا يجرمنكم شنآن قوم على ألا تعدلوا اعدلوا هو أقرب للتقوى. أي إيمان داران ڕقی ناو و ڕقی دڵتان وهاتان لێ نەکا لە عەدالەتی خوا و دادگەری خوایی لا بدەن، هەمیشە دادگەری هەڵبژێرن، لەوێەوە زۆر نزیک ئەبنەوە لە تەقوا و دینداری و یەکێک لە ڕێگەکانی گەیشتن بەخوا جەلە جەلالوه لە ڕێی عەدالەتەوەیە. عەبدوڵای کوڕی ڕەواحا یەکێکە لە هاوڵە شیرینەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم. خۆشەویستمان کردی بەوەی کە بچێ خورمای یەهودیەکان هەمووی هەڵبسەنگێنە بزانە بایی چەنە و دواتر بڕیاری لەسەر بدە. کە ڕۆژ سەیری خورماکەی کردم بزانە خورمای ئەو ساڵەیان بایی چەنە. فەرمووی یا معشەڕ اليهود و قەومی یەهود ئەنتم ئەبغەض الخەلق ئیلەیە، بەخوا ئێوە لە هەموو کە زیاتر ڕقم لێتانە. قەتەلتم ئەنبیاء الله، پێغەمبەرەکانی خواتان کوشتووە یەهودیەکان. وکەذەبتم على الله، درۆتان کردووە بەدەم خواوە. بەڵام ئەمە وام لێ ناکە ئەی قەومی یەهود وەلەیسە یەحملونی بغضی ئیاکم على ئەن ئەحیف عەلەیکم، بەخوا ئەمەم ڕقەی لە دڵما هەیە بەرامبەرتان، وام لێ ناکە کە لە عەدالەت لا بدەم، بە عەدالەت لەگەڵتانە ئەجوڵێمەوە. ئەو خورمایی کە خۆشەویستمان منی دانەوە وەی بیقرسێنم، ئەوە حسابم کردووە 700 ئەوەندە ئەبێ، 700 تەنەکە با بڵێن ئەبێ. ئەگەر ئێوە ئەتانەوە باشە، ناتانەوە خۆم هەڵی ئەگرمەوە بە 700. وها حسابم کردووە کە ئەنەما بۆ خۆمی هەڵەگرمەوە، ئاوا قرساندنم بۆ کردوون. ڕەمزی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئەو ئینصاف و عەدالەتەیە کە لە ناخیە هەیە. ئینصاف و عەدالەت عەزیزانم، ئێمە هەمومان ئومەت هاواری ئەوە ئەکەین، حەز ئەکەین دەوڵەت عادل بێ، حەز ئەکەین هەموو شتێک عەدالەت بیوە بەڕێوە حوکمی خوا ببینین. بەس گرنگە ئێمە خۆمان چەندێک لە نەفسی خۆمانە عادلین، چەندێک صفەتی عەدل و ئینصاف لە ناخی ئێمەیە چەسپیوە. ابن القیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ والله تعالى يحب الإنصاف، خوا جل جلاله ئینصافی زۆر پێخۆشە، بل هو أفضل حلية تحلى بها الرجل، جوانترین خشلێک کە ئینسان خۆی پێ بڕازێنێتەوە بریتە لە ئینصاف کە لە ئینسانی مسلمانە هەبێ. تایبەت ئەو کەسانەی خصوصا من نصب نفسه حكما بين الأقوال والمذاهب، تایبەت ئەو مسلمانانەی کە وەکو حەکەمێک خۆیان پیشان ئەدەن، ئەقوالی عولەما هەڵبژاردن ئەکەن تایە، سیر ئەکەن کامە بەهێزە کامە لاوازە، لە بینی مەذاهیبا سیر ئەکەن. ئەوانە لە هەموو کە زیاتر ئەبێ ئینصافیان هەبێ. خوا جل جلاله خۆشەویستمانی فەرمەوە ئومیرت لأعدل بینەکم، ئەمرم پێکراوە بۆی عەدالەت لە نێوان ئێوە بەرپاکەم. ئەفەرمێ وەرثەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئەبێ لە هەموو کە زیاتر عەدلیان هەبێ لە بینی طەوائفە، طائفەکانی ئومەت بەشبەش بووین ئومەت، ئەبێ عەدالەتمان لە بین یەکترە هەبێ. ئەبێ ئینسانی مسلمان ئاگای لێبێ سەیری قەرابەت نەکە، سەیری هاوفکری نەکە، وجدانی خۆی بەکاربێنێ، سەری ئەتباعەکانی خۆی نەکە،
بەڵکو تەنها حەق مەطلبی ئەو بێ لە هەر شوێنێک و لە هەر جێگەیەکە هەبێ. بەخوا ئەم وستەی ئیبن القەیم لە ئیعلام الموقعینە یەکێکە لەو وتانەی کە ئەبێ وەکو گەوهەر بنووسرێتەوە. تەسەوور کە ئێمە موسڵمان چیمان لێ هاتووە لە مزگەوتەکانە ڕەنگ ڕەنگ بەش بەش هەر کەسەمان بە هەوای خۆی بڕیا لەسەر ئەوی تر ئەدا، ئەممان ئەو مبتەدیعەکە، ئەومان ئەو تەفسیق و تەضلیلەکە. وامان لێ هاتووە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لە بری یەکبوونمان و هەستانەوەمان و هێزدان بە یەکترمان خەریکی خستنی یەکترین. گەورە یەکتیامان دروست ئەبێ بەتایبەتی میلەتی کورد بە هەر هەمومانەوە ئەیخەین کە ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە. بڕواکەن عەدالەت ئەگەر کەسێک کافر بێ عەدالەت بەرپاکە خوا ئەیهێڵێتەوە، موسڵمانێکی زۆر باشیش بێ خواناس زاڵم بێ چ لە ماڵەکەی خۆیان چ لەگەڵ نەفسی خۆیان چ لەگەڵ ئەقران و ئەحبابی خۆیان بەخوا هیچ کارەکەی بەرەکەتی تیانێ و دەوامی نابێت. ئەمە مرۆڤی موسڵمان ئەگرێتەوە، فکرەیەکی موسڵمان ئەگرێتەوە، حیزبێکی موسڵمان ئەگرێتەوە، هەموو ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئەگرێتەوە. بۆیە ڕەحمەتی خوا لە ئیبن تەیمیە بێ ئەفەرمێ الدنيا تقوم مع العدل والكفر. دنیاداری ئێمە بۆچی ئێمە ئەمڕۆ زەلیلین؟ ئەو زوڵمەیە لەبین یەکە ئەیکەین، ئەو زمان بەربوونەمانە بەرامبەر بە یەکتر. ئەفەرمێت دنیا قیامی ئەبێ و ئەوەستێت بەمەرجێ عەدالەت هەبێ با کافریش حکمیکە، كافر حكمي السرزويك عدالة برباكا خوا جل جلاله دوامي أدا. ولا تدوم مع الظلم والإسلام باخلك مسلمان حكمي السرزوي بكن أجر الظلم كان خوا دوامي النادا. أما تصغير كروا بتشو كروا به نبونا ومالكي خوت شنو عدالة برباكر دوا لمالي خوتا لقى الخيزان لقى المنال شنو لمالكي خوتا عادلي أي عبد زۆر کات کەسێک ئەڵێ ماڵەکەم بەرەکەتی تیانەما ژیانمان بەرەکەتی تیانەما ئاخر زوڵم لە ماڵەکەتایە زوڵمەکە ڕاگرە مەهما کان سرێ بە شەو نوێژ ڕۆشت بێ زوڵمە کرد لە ماڵ و مناڵی خۆت دڵنیا بە دەوامت نابێ کارەکەت بێ بەرەکەت ئەبێ بڕاو ئەبێ. گروپێکی موسڵمان عینەن مەهما کان خواناز بن نێوچەوانە بە عەبدایەتی ڕۆشت بێ زوڵم کەی لە بینی یەکترە إله دڵنیا بیا ظلم کە لە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەوامە نابێ انقطاعەکەی. ئێمە زۆر کات ئەبینین ئیمامی ئەحمەد ئیمامی شافعی ئەمانە هەتا ئێستا ناویان ئەهێنین. ئیمامی طەبەری 1200 ساڵ لەمە پێش تەفسیری نووسیوە ئێستا ئێمە وەکو مەرجع سەیری ئەکەین. ئەوە نیشانەیە و عەدالەتە کە هەیەی خوا دەوامی داوەتی. بەڵام تۆیە کەوا دەوامت نییە زوڵمت هەیە هۆکارەکەی ئەوەیە وردە دەوامت نامێنێ. ئەزان چەند گروپی گەورە لە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دروست بوو پوکایەوە نەما چەند جار خەوارج لەم ئومەتە هەڵسایەوە کەوت لەبەرە زوڵمی هەبوو. تەسەوورکەن لە ئاستی جیهانی ئیسلامی هەندێک جار هەبوو یەک فکر هەموو جیهانی ئیسلامی پۆشیوە بەڵام دوای نەماوە. هۆکارەکەی ئەو زوڵمە داخلیەیە کە نابێ فکرەکان لە یەکتری بکەن. ئێمە ئەمڕۆ خەڵکی موسڵمان گیرۆدەین هەمومان خۆمان خۆپەسەندین خۆمان بە باشە زانین هەموو بەرامبەرەکان بە خراپە زانین. ئەمە گەورەترین کێشەی ئومەتە ئەمڕۆ. هەمومان تەنها وا هەستەکەین ئێمە هەین لە ساحەکە ئێمە بەڵام سیر کە ئینجا ناو ناتوەرە بۆ یەکتر دروستکردن خوا جەل جەلاله فەرمێ وەلا تەبخەسوا الناس ئەشیاءهم. هیچ شتێکی خەڵک بە کەم مەزانە بچووکی مەکەرەوە. ئەگەر موسڵمانێکت بینی لەم سەر تا سەری زەویە یەک حرفی قورئانی فێری کەسێک کرد تۆ سەرێ پێی بەرز بێ ئەوە بەشێکە لە ڕۆح و جەرگی تۆ. نەک ئێمە بین هەر هەمومان خەریکی خۆخۆری بین و کافریش بەسەر سەرمانەوە وەستا بێ پۆساڵی بەسەر سەرمانەوە دانابێ. کورە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئومەتێکی ئەوهان نییە هەمومان پێکەوە ئێمە بەهێزین. ئەو گروپێنەیە هەمومانی کوشتووە ئەمڕۆ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شاعرێکی بینی شعری ئەوت ئەیوو فڵانە قەوم هەر هەمووی خراپە فرموي إن أعظم الناس جرما إنسان يهجو القبيلة من إسرافها من أسرها. فرموي خرابترين يكيق لقورترين ظلم كان كإنسان أي كأوي إنسان يقبل يقورة يقومي قورة هرهم بخراب بشان بدا. أمرو إما هما يكم الله سير لم أمة الإسلام لو أم جروبي فلان بخراب زانه وجروبي خراب فلان بخراب زانه. بينما أولياء أتقياء جورا حسني بصري أفرمي لكيوي عرفات أبو فرموي أي هاوار بو حسني بصري أجر خوي بباشتر بزانه لماني كهرهم لكيوي عرفاتان خسارة مندي بو أم أجر خوي بباشتر بزانه ليك كز لمانه
والله هاتیتە ناو مزگەوتەوە خۆت بە باشتر زانی لێک مسلمانی ناو مزگەوت لە ئیمانی خۆت بترس خەلەلێکت هەیە لە عەقیدەتە تێنەگەیشتووی لە سەلەفی صالح ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەلەفی ئەم ئومەتە زۆر گەورە بیریان ئەکردەوە بۆ بچووکی ئێمە بیریان نەئەکردەوە تەسەوور کە ئێمە چۆن ناو ناتۆرە لە یەکتر ئەنین بۆ هیچ کەسێک هەیە لە ئەولیای گەورە لە صدیقین لە شوهەدا غەڵەتی نەکردبێ گوناهی نەکردبێ هەندێک لە ئەولیاکان بە گوناهەوە بوون بە گوناه بە ئەولیای گەورەوە بوون بە کەسی گەورە بەهۆی گوناهەوە گەڕانەوە لای خوا و تەوبەیەکی ساڵحانە و سادقانەیان کرد تەسەوورکەن هەندێک دۆست دەمێ ساڵە لە هەشتاکانەوە یەزیدی و هاواری بوون و بوونە موسڵمان بڕواکەن ئێستا خەڵکی موسڵمان جاروبار هەڵەیە بکەنەوە تۆ سێری کۆنە هاواریەکەکە یا کۆنە یەزیدێکە سێری ئەم عەقڵێتە بچووکەی ئێمە کورە ئیسلام هەموو شتێک ئەشواتەوە هی پێشخۆی یان عەبدێک لە عەبدەکان یەک هەڵە لە هەڵەکانەکە هەڵەیەکی بچووک تا سووک ئەکرێ ئەو هەڵەیە کافر ڕقی لە نێوانمانە دروست کردووە ڕقمان لە یەکتر ئەبێتەوە ئەمە هەڵەیە ئەمە ئیشی ئومەت نییە بەشێک لە عەقیدەی ئیسلامی بریتێ لە وەلا و بەڕا ئەبێ یەک موسڵمان لەسەر زەویان نەبێ تۆ خۆشت نەوێ نەڵێ فڵان کەس خەلەلی هەیە لە عەقیدە و فڵان کەس خەلەلی هەیە لە فیقه و فڵان کەس خەلەلی هەیە لە فیکر و غەڵەتە ابن تيمية رحمة الله عليه أفرمي وإذا اجتمع في الرجل الواحد خير وشر أجر خير شاكا لقال شر ليكسا كوبو يكسا سان مسلمان زور عادلة نقرو بيبيكو يكتاك النفر كومال خيري هي وكومال شري هي سيري أكن طاعتي هي فجور في سوقي هي سني هي بدعي هي ابن تيمية أفرمي إذا اجتمع في الرجل الواحد خير وشر وفجور وطاعة وسنة وبدعة سنة شيء بدعة شيء ومن بدعي كافر نبوه بم فجور وخرابة كاريكا كردويتي كافر نبوه أما هما لدائري أمتان أفرمي استحق من الموالاة والثواب بقدر ما فيه من الخير بأندازي أو خيريتياتو خوشد رازي اللي أجري تعاملوا مع ملاي لقلاكي بسوق سيريناكي بأندازي أو خرابيش لنا أو كسايا بأندازي خرابك معادات يان برابري أو سيتو يان أتوي أو هلايب والراسكيتو تمام بمرجع اگر او سنه بدعه او فجور وفسوق مختلف فيه نبي شو ابن تيميه فرمى اگر مختلف فيه به غلطكش كاي اجري لسر ورق شو جاري اجتهادي كده اجتهادك غلطي كده اجري لسر ورق عزيزانا خوا جل جلاله بعظمتي خوي ام عدالته حتى لحرام كان جيبجئك يعني تصورك افرمي ويسالونك عن الخمر والميسر قل فيهما اثم كبير ومنافع للناس برسالة اللي كان سبارت بمشروب خواردنا وكان مشروبا كان لسر قمار برسالة اللي كان بيغمر يخوا صلى الله عليه وسلم بيان بلا جناهي كي زور قوريا هند فائدة شي بو خلقتيا خوا جل جلاله فائدة كي ناو عرقو ناو قماريج ناديدا ناقري أما عدلي خوايا أما عظمة رب العالمين إما هم جارة كباسي عرق خواردن كراوة كباسي هاولاني بيغمري خوا أكين صلى الله عليه وسلم هما بيستومانا عرق كان ينرشد بكولانا كان مدينة رشد هما بيستوى طواويش أو قصة طواوة فعلا أو هيا زوريني هاولان أكثريتي هاولان وازيان لعرق هنا بلام تصور كان هندي هاولان ما نوى حتى بيغمري خوا صلى الله عليه وسلم وفاتي قال هر عرق ين خواردو دواء أيوش هر خوارديانو بيان ترقنا أكرا أبا محجني الثقافية كلوانا عبد الله الحمار يكيك اللوانا حتى جارك عبد الله الحمار چندين جار لبردم پیغمبري خواه صلى الله عليه وسلم داري لدرا لسروي عرق اخواتو بمرج زور خوشويست بو افرمي هندي كاري اكر تنها بوي پیغمبري خواه صلى الله عليه وسلم بيب كانو زرد خنب كيو تسلي وكاني افرمي يكيك لجاركان كداريان لأدا مسلماني وتي خواه بلعنتك اللهم لعنه أوه چندین جربیان بردم پیغمبری خدا صلی الله علیه و سلم هشتا شرم نکا خوشویسمان زعت رب فرموی لا تلعنوه كورا نكن لعنتي لي نكن والله من أوي أبينم لدلي أما خوشويستي خو پیغمبری خدا صلی الله علیه و سلم لا تخوا سيري واقعي أمر إما كان إما مسلمان بحساب شون كوتي أمتي پیغمبری خدا صلی الله علیه و آله و سلم أيامت شون ما مالله قال يكترا أكين أجر كسيك من هزار باشي هبه بيخنا بإسرين ولا الذهن وفكر وقاموسي جياني خو مانا كرما مالله لقال يكترا ناكري بروا كان جاري واي كشي عائله يجيب ولم بزين بيانايته ام همو جواني كلا بيني انا ابو كم سال بيكوا
ئەم هەموو جوانی گۆڕینەوە لەسەر یەک شتی بچووکی بەسیط ئەم پیاوە مافرەتە ئامادەن لە یەکتر جیابنەوە ئەی هاوار ئەمە چ وەزعەکە ئەمە تێکەوتی دوو هاوڵی زۆر خۆشەویست شتێکی سادە لە یەکتر جیابنەوە کورە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم ئومەتی عەدل و ئینصافە ئەبێ زۆر بە ئینصاف بین بەرامبەر بە یەکتر ڕەحمەتی خوا لە ئیمامی شعبی کە ئەفەرمێ لو أصبت 99 مرة أفرمي أجر 99 جار من بهم همو جاري قصة كانم دقيق بي وكو خوي بي تواو همو شتيك وأخطأت مرة واحدة يكتاك جار من هلمكن يك جار أفرمي لا أخذوا الواحدة خلق طبيعتي تنها أو داني أجر وزن أنه تاك أهينا أفرمي أم خلق هر وكو مش أوان تنها برين أبين جواني لا شكاني إنسان نابين خۆشەویستانم ئێمە هەتاوەکو پێوانەی خەڵکی بە پێوانەی خۆمان نەکەین بەخۆ نەجاحەت ناهێن و سەرکەوتن بەدەست نایێن خۆت ملیۆنێ گوناهەکەی کەچی هەر چاوە لە ڕەحمی خوایە ئەڵێ خوا بە ڕەحمە عەفوم ئەکا بەزەی زۆرە فعلەن وهایە واللهی چۆن لەگەڵ تۆیە مامەڵاکە لەگەڵ براکەشتا وا مامەڵاکە ئەگەر براکەشە ملیۆنێ گوناهی هەبوو چەند چاکەیەکە لێ بینی لەسەر چاکانی بوەستە رحمتي خوا لإمام سرخسيبي أفرمي أزانن كي أو كسيك وخاسر وتواو إترجاني همو كوتاي بيهاتو كسيك تاكي خرابكاني برامبر بددي چاككاني بي يا زياتر بي إنجا خسارت منده أجر إيما گنجيكي جوان ببينين نو جار چاوكاني لأفرتان بپارزه يك جار سيري أفرتي بكا إتر لفير چاوي إيما أكوي الله نكرم بار الله دي تصورك للاي خوا أم عبده یەکێکە لە مفلحین لە ڕزگار بووەکان چونکە ئەو جارەی کە چاوی خۆی پاراستووە لەبەر خاتی ڕب العالمین یەک جار نۆ جار با سیرکە بە مەیلی خۆی یەک جار چاو بپارێزە بەس یەک جار خوا بەدەبووە حسابەکە هێشتا ئەو عەبدە لە مفلیحەکان یعنی تەسەوور کە ئێمە یەک دانەی چاوگرتنەوە بەلامانەوە هەر هیچ حسابی بۆ ناکەین بەڵام لەلای خوا ئەوە زۆر بەقەدرە زۆر گەورەیە و ئێمەش بە هەمان شێواز هەر یەکەمان بۆ خۆمان ئاوا پێوین هەمیشە ئەڵێن خوا بەڕەحمە خوا عەفومانەکە بەزەی زۆرە ئەی بۆ لەگەڵ دۆستەکانمانە ئاوانین ئەی بۆ لەگەڵ فکری هاوبەرمان ئاوانین ئەم وڵاتەی ئێمە کافر و بێدین پڕی کردووە لە ئەنواع فکر و ئەنواع ڕەنگ و ئەنواع تەحەزوب و ئەبێ ئێمە موسڵمان زۆر بیرمان گەورە بێ یەکتر بخوێنینەوە هەتاوەکو بتوانین هەڵسینەوە بەخوا بەم ململانەیە یەکتر کافر زیاتر زاڵەیە بەسەرمانەوە هیچمان پێ ناکرێت بەم بێ ئینسافیەمان بەرامبەر بە یەکتر هیچمان بە هیچ نابێ کۆتا قسەم لە خزمەتتانە ڕەحمەتی خوا لە ئیبن القەیم بێ ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە زاد المعادە زۆر باسی ئەوە ئەکات کە ئەفەرمێ سنەت وهایە کە لە نوێژی بەیانیە قونوت نەخوێن هەموو ئاڕاءەکانە هێنێ ئەدیلەکانە هێنێ لە دوایە ئەفەرمێ هەر کەسێ قونوتی خوێن من قەنەتە فەقەد ئەحسن ومن لم يقنت فقد أحسن بەڵام ئەم مەسەلە لەبەرەوەی اختلافیتیە لە بینی ئومەتە هەر کەس قونوت بخوێنێ هەر باشەکە زۆر باشەکە نەشی خوێنێ هەر باشەکە ئەمە فەهمی سەلەفی ساڵحی ئەم ئومەتێ ئەمە تێگەیشتنی تاوە لە دین ئەمە بوونی ئینسافە کە بەرامبەرەکانت ئەخوێنیتەوە ئومێ دەکەم ئێمەی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم لەگەڵ ماڵ و مناڵمانە لەگەڵ دراوسێمانە لەگەڵ ئەهلی لادێ و منتیقەمانە لەگەڵ هاوشاری و هاوڵاتیمانە لەگەڵ هەموو کەسێکە لە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم ئینسافە بەکاربێنین لعل رب العالمین دەرگاکانی خەیر بەسەرمانە ئەکاتەوە خوای گیان لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە بە ڕەحمەت و بەزەی خۆت ڕەحمەت و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە خوای داوات لێ ئەکەین عەفو و عافیەتی خۆت بەسەرمانە ببارێنە بەرەکەتی ئاسمان و زەوی بەسەرمانە ببارێنە یا ئیلاهی بیرەکانمان پڕ ئاوکە یا ئیلاهی کانیاوەکانمان هەڵقوڵاوکە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت بەرەکاتی ئاسمان و زەوی بەسەرمانە ببارێنە خوای داوات لێ ئەکەین بەهۆی گوناه و خۆپەسەندی ئێمەوە یا ئیلاهی داوات لێ ئەکەین قەتەڕاتی ئاسمانمان لێ مەگرەوە یا رب العالمین یا ربی خوای گیان ئەم ئومەتەی ئێمە و ئەم میلەتەی ئێمە ناڕەحەتی و زەحمەتی زۆری بینیوە خوای دەرگاکانی فەرەح بەسەرمانە بکەرەوە خوای دەرگاکانی خۆشی و ئارامی بەسەرمانە بکەرەوە یا ئیلاهی دڵ و دەروونمان ئارام کە ماڵەکانمان ئارام کە وڵات و نیشتیمانمان ئارام کە خوای ئەم عەبدانە ڕویان کردوتە ئەم ماڵەی تۆ یا ئیلاهی بەخوا ڕکوع نابن تەنها بۆ تۆ نەبێ سەری بەرزیان نەوی ناکەن لەبەر هیچ شتێکە لە بەردەم تۆیان نەبێ یا ئیلاهی ئەمانە دەستی زەلیلی دوعا بەرز ناکەنەوە تەنها بۆ تۆ نەبێ دەیا ئیلاهی هەرچی ئەیانەوێ پێیان عەتاکە دوعاکە نەنگیراکە ادعوا الله وأنتم موقنون بالإجابة الحمد لله
والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته، فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين، ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين. وشويسكام إنساني مسلمان دائما بترازوا خوايت شو بيو نك بترازوكا عقل مجبويش. سيدنا عمر كاتك أبو لؤلؤي مجوسي خنجرش داوانا نمانا بهوش بي كتشمش كردي وفرماواش ئاگاتە چەنە بۆ وێت و نەوەوێتەوە نەواش دەبێن وەکتیرنە فڵان کەس دەستش بێ و فڵان کەس دەست بێ و دەست کردی بە خەڵک کوشتەی من یەک کەس کاردیش داناون ئەگەر وێ منانێ نەمەردانی کەسە حکم و کوشتەوەش نییە نەکردێ کوشتێش گوناهباری بێ شەرعان ئەگەر منانێ وێم بڕیارە سەرمەوە ئەگەر مەرداش یەک کەسی کوشتێەوە ئەگەر کوشتەوە ئەگەر وەرەسەج عەفوەکەر بە عەفوەشکەرە ئەچی کاتەنە کە فرە ناڕەحەت بێ ویرش جەلا عەدالەتیۆ بێ ئینسافیۆ بێ کە موسڵمان وەراوەر و کافریج بێ ئینسافی مەکەرو. پیغمبر عليه الصلاة والسلام أهل السنة فرماوا معصوم من الجگر گناه گوري وگناه صغيري فربي رزج مكرا بعض ورد گناه رنگا با كخواجه لجو عتاب شاواني جرو ركي شاكرو ملمي خزمته سيدنا موسى عليه السلام كومل اللوحي إن دس شوير كردي وكا أما وقومك جدي كافري بيبيني إذا كنا خريك شان أما وخريك يبيني گۆرەکەی وەشانیا بێرە پەرسەش بەرسین ئی لۆحێ کەلام و خۆشە چەنە بێ وألقى الألواح ئی لۆحێ کە دەست شۆ بێنێ و کەلیمە خۆشە سەوێ بێ پێسەواچی قورئان دەست شۆ فڕەش دێ تەماشەکەرە ئینەیۆ دوێ ڕیش و پێغەمبەرێ جا پێغەمبەر هارون عەلەیهی سەلام پێغەمبەر بێ تن ڕیشش گێ تەسەوور کەرە مەلەک المۆت کاتێکە ئەمە پەیلاش فەرمایشتە صەحیحەنە ئەمان بۆ کزێ وەشدا چەم و مەلەک المۆتی چەمێ وەشکۆر کرد بەسەر ڕێواتە صەحیحەکانە وارد تەماشۆ ئیەرە چێوەیە کرد ئایا ئیەرە چێوەیە جا پێغەمبەرایەتی وست قەت جا پێغەمبەرایەتیش نەوست ئێمە ئارۆنە کافر و بێدین هەرمانە سەر و مەژگ و ئێمە کردێنە ئێمە ئیسلامیان ویر مەکەرمێوە مەیمە بە هەوا و نەفس و ئێمە ویر کەرمێوە مسلمانی هەزار خاسێش با بە خراپەوە شۆرمێش و دلێ قاموس و ئێمانە نمازمێش ئینسانی مسلمان ئەپی شێوازە مامەڵە مەکەرەوە بەڕاستی میزان و خوای بەکار مارۆ سەر و زەوین ئەگەر میزان و خوایمە بەکار ئارد بڕوا کردێ تووڕەیمە وەرو خاتەوە خوایە ئەگەر ئەجر سەر وەرنەگەن و تووڕێمە بیمێ ئەگەر بەش و نەفسی شتەنە بێ داوا عەفوی کەرمێ گێڵمێوە سەر و ئانەیە کە هەڵەیەوە غەڵەتێوە کەرمێ ئەگەر میزان و خوایش تەحەکومش نەکرد دنیا تێکەم شۆم لێرە ئێمە شەو ڕۆ هاوارمانە حەز کەرمێ عەدالەت و خوای سەر و سەرێماوە بۆ ئەی تخوا کریۆ بین و یەکترینە کەسمە عەدالەت و خوای جێبەجێ نەکەرمێ هەر یۆمە قسێ وەراوەری و تەریکەرە و ئەوی تەرماوی بە گولانە و سوک تەماشەکەرە و مە بۆ ئینسانی مسلمان پێی کەیفێتە بوو بەڕاستی صفەت و ئینسافی صفەتێ فرە گەورەن کەسی مسلمانە ئەشم جەنگش سەرکەری تا وێتە نەبوو تۆ کەی چ کاتێوە بیپا کەسەیە کە تاوی تەوەنە و ئومەتی ئیسلامی وەرگێری و بنێشەرە بینا ئومەتە ئیسلامی دروستکەری کە عەدالەت وێتەنە بەرپا بیە بۆ مەژکتەنە دروست بیە بۆ ئایس پاش شێوازە کردیەوە کە هەر یۆمە جوهد کەرۆ جەوێش جەژن و زاوڵەی جە هامسایش جە هاو قەومیش هەمکار و کەسابەتی چەنی ئومەت و پێغەمبەر خوای صلی الله علیه و سلم گردمە ئی عەدالەت هەیە بەکاربارمێ تا تاومێ پێوە ژیومێ تا تاومێ هەنگامێک گەورەی پێوەروەستەی ئومەتەکەی دەست بە نەکەرمێ خوای داواوە نەکەرمێ ئی کەلیماتێ ما چەنە قبوڵێ کەرە سەربەرزێ وەرەدەم و دیوان و وێتما کەرە وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم حيث أمرنا الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين اللهم انصر من نصر الدين
واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين. اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها، أنت وليها ومولاها. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. أقم الصلاة يرحمك الله.